عن أبي برزة الأسلمي رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان قلبه لا تغتابوا المسلمين ولا تتبعوا عوراتهم فإنه من تتبع عوراتهم يتبع الله عورته ومن يتبع الله عورته يفضحه في بيته. الحديث صحيح رواه الإمام أحمد وأبو داود وابن حبان وصححه الشيخ الألباني. خوش يسكانم أم حديثة طبعا أبي برزة صحابي في غمر صلى الله عليه وسلم أي جريته ولا في غمر إخواه صلى الله عليه وسلم حزم كرد وتاري دوم بم حديثة جوانا برازيني نوا في غمر إخواه أفرمي أي أو كسانيك بس بزمان إيمان تاني هناو إيمان نشوت ناو دلتانو هالرشيك أي أو كساني بس بزمان إيمان تاني هناو إيمان نشوت ناو دلتانو كيني في غمر إخواه خوا بنامنده لا تغتابوا المسلمين غيبتي مسلمانان مكن وشويني عورتي عن مكون يعني شويني عيب ونقصاني يكتري نكوين في غمر أفرمي صلى الله عليه وسلم هركس يشويني عورته نقصاني وكمو كرتي يكتري بكوي تو شويني عيب مسلمان يككوي شريتك لاتا دنجك للاتا موضوعك مسأليك عيبك أزاني بلاوي كيتوا لناو خلقا بلاوي كيتوا والله في غمر أفرمي صلى الله عليه وسلم خواي تعالى بدواي عيبكان تا أقره كمكورتي كانت سترت لعدا براين إيسا إيماريك يك لإيما يعني ستري ستير ستري خواي پروردگار يعني براسي داماني بوشيه إنسان نية لإيما عيبكي نيوي أو عيبي أقر خلق في بزانيه سرشوري ناو خلق به حمومان علين يا ربي خوايا سترمان بكي دامان بوشي پیغمبری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە ڕۆژانە ئێواران و بەیانیان داوا لە خوای گەورە بکەین اللهم استر عوراتی یا ربی خوای عورەتەکانمان داپۆشە نوقسانەکانمان کەم و کورتەکانمان داپۆشە ئەگەر ئەتەوێت خوا دایپۆشێ و حەیات نەبا و سمعەتت نەشکێنێ دەی عورەتی مسلمانان داپۆشە بەڵام ئەگەر بتەوێ واللهی بتەوێت خوا فەزحت بکە ئەگەر لە ناو ماڵەکەی خۆتی شابێ هەر لە ماڵ دەرمەچۆ لە ناو ماڵەکەی خۆی خوا فەزحتەکە بەڵام بەچی بەوەی کە تۆ بە دوای عیبی خەڵکا بگەڕی بە دوای کەم و کورتی خەڵکا بگەڕی ڕۆژ نییە نەکبەتی و بەدبەختی لەمەوە پەیانە بێ ئەگینا ئەگەر تۆ مسلمانێکی ڕێکوپێک بی ئادابی ئیسلام جێبەجێ بکەی بۆ دەنگی کابرایەک ئەڵێن وەڵا ئەمە دەنگی فڵانە کەسە ئاوای وتو ئاوای وتو ئاوای وتووە تۆ بۆ بڵاوێکەیتەوە تو ئەگەر ئەم حەدیثەت لەبەر بێ و 100 جاریش بیستوتە هەر لە من بەرە 25 جار بیستە ئەی ئەگەر تۆ مسلمان بی و ڕاز بکەی لەگەڵ خوایە چۆن دڵت دێ لایکی لەسەر بکەی چۆن دڵت دێ کۆمێنتێکی لەسەر حتا وەلو کۆمێنتێکی باشیش بکەی بڵاو ئەبێت تۆ لەلایەنی تۆ چۆن ئەتوانی بڵاوی کەیتەوە بیگەینی بە خەڵکی تر ئەگەر ڕاز بکەی لەگەڵ خۆت و خوایە یەکسەر دایە پۆشی یەکسەر سترێکەی براینە تۆ بەرد ئەگری لە ماڵی خەڵکی لە کاتێکە ماڵی خۆت لە شوشەیە بەردەگری لە ماڵی خەڵکی لە کاتێکە ماڵی خۆت لە شوشەیە جار وایە عیبێک لە مسڵمانێکە ئابینی عیبەکە ڕاستە عیبە بەس ئەوەنە نییە کە خۆت هەتە کە خۆت هەتە ماڵەکەی خۆت لە شوشەیە یعنی یەک بەرد لێیدا هەمووی ئەڕۆخێنێ بەس ڕۆی بە دوای بەردەگریتە ماڵی کەسی تر پەنجەرەی ماڵی خەڵکی تر ئەشکێنی ئامان ئاگاتان لە خۆتان بێ ئامان ئاگاتان لە زمانتان بێ لە پەنجەتان بێ ئەو پەنجەی کە پەنجەی شایەتمانە لایکی شتێکی پێ مەکە لە ڕۆژی قیامەتە بێتە دژمنی ئەو شایەتمانە کە ئەیدەی ئەم پەنجەت و شایەتمانی پێدەی چۆن ئەبێ بڕۆی شتێکی پێ بکەی لە ڕاستیان لە قیامەتە دژی شایەتمانەکەت بێسێتەوە